سڵاتان هەبێت ئازان و خۆشەویستانمان خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامەی دیێخوان هاتینەوە خزمەتتان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا. ئازانم ئەم جارەش بەرنامەی دیێخوان لە گوندە عەزیزەکەی زەمەقی خوارووە کە سەر بە پارێزگای هەڵەبجەوە سەر بە ناحیەی سیروانە 4-5 کیلۆمەترێک دوورە لە پارێزگای هەڵەبجەوە. گوندێکی دڵنشین سروشتێکی جوانی هەیە کە گونشینان و جوتیارانی ئەم گوندە بە کشت و کاڵ و بە ئاودێری و بە باخ و باخاتەوە خەریکن. ئێمە بەرنامەکەمان هەڵبەت بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کار ئێوارێک لە گوندێکی ئازیز دەبێت. ئەم ئێوارێش ئێوارە خوان و ئیفتارمان هێناوەتە ئەم گوندە ئازیزە تا تێکەڵ بە سروشت و بە گونشینانی ئازیزی ئەم گوندە ببین. ئەمامێرش کە من لەسەری دانیشتۆمەش تراکتۆرە دەوترێت کە زەوی بەبێت تراکتۆر نابێت و جوتیاریش هەر بەبێت تراکتۆر ناتوانێت زەوی بکات. جاران ئەرک و ماندووبوونێکی زۆریان هەبوو کە بە گاجووت و ئامێری دیکە لەوانەیە زۆر زەحمەتیان کێشابێ. سپاس بۆخوا ئەم جۆرە ئامێران و ئامێری تری پێشکەوت و تریژەن بۆ جوتیاران وە خاوەنی ئەم تراکتۆرە باسی دەکرد کە ئەمە لە ساڵی 1982 خزمەت بە زەوی کشت و کاڵی و خزمەت بەم ناوچەیە دەکات و ئەو باسی لەوە کرد کە قەدرێکی زۆر گرانی هەیە لە لای لەبەرەوەی کە یارمەتی دەرێکی باشی هەبووە بۆ زەویە کشت و کاڵیەکەی تاوەکو ئێستاش هەر خەریکە لە کارکردن. بۆیە ئێمەش پێمان خۆش و پێشەکی بەرنامەکەمان لەسەر ئەم تراکتۆرە بێ وەک وەفایەک بۆ خزمەتەی کە بە گونشینان و بە جوتیارانی کردووە. پێم خۆشە پێشەوەی کە ئیفتار و بەربان بکەینەوە لە نێو گوندەکەدا بگەڕین تەواوکو کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێک قسە و باس بکەین لەگەڵ گونشینانی ئازیز. ئێوەش لەگەڵماندا بمێنەوە و بینەرما بن بزانین لە نێو گوندا چ باسە و بچینە لایەن و کۆمەڵێک گفتوگۆ بکەین. فەرموون. ملای کاکە کرم خەریکی تراکتۆرەکەی. سەلام کاکە. سەلام قوربان بەخێر باشە؟ حاڵ و حاڵی تۆ؟ بینی مەشغوڵی ئەم تراکتۆرە بووی. جا پێم خۆشە باسی ئەم تراکتۆرە بکەی چەندێکە لای خۆتە تەمەنی چەندێکە خۆی؟ وەڵات تقریبان لە 80 تا ئێستا هەیە تەمەنێکە. باڵێ لەو کاتێکە باڵێ تقریبان 46 ساڵێک تقریبان 46 ساڵێکە بێ ئیشەکە خزمەتی ئینسانەکە. ئاسانکاری کردووە بۆ جوتیار زۆر بە بەراو بە جارانە لە خوای گەورە بەزیاوی هەراوەڵا شەمە کاتی خۆی خوای گەورە عەقلیدا بە ئینسان بەکەر و گاجووت و ئەم شتانە هێسر و ئەسپۆمانە جووت کراوە. ئێستا خوای گەورە عەقلیدا بە ئینسان ئەمەی دروست کرد کە ئاسانیە بۆ خەڵکان. وەڵڵا ڕاستە ئەمەی خزمەتی ئینسانەکە. تۆ مناڵ بوو بیری بێت یان لێرە بوو بیت بە گاجووتوانە ناڕەحەت نەبوو؟ من ببینە بەس ئەڵێن دوای گاجووت بە مەکینە بووە بە نەو دیشی کردو خورس بووە ناڕەحەت بووە. بەس ئەمانەی تر دوایەوە ئەتر عەقلت زیاو بوو. سوپاس بەخوا شتە چاکانە دروست بوو هەمووی خزمەتی ئینسانەکە. ئەڵێن جوتیار پێش ئۆتۆمبیلە مەسەلەن گرانبەهاکە و مەسەر ئۆتۆمبیلی کەشخی هەبێ ئەمەی زیاتر خۆشترەوێت وانە سەمەرها لە دڵمە ینی ئەمە بۆ نمونە دانەیەکی وا ئیشی دەیەکی واکە. وەڵڵا ڕاست زەمانێکیش بووە من باوکم بوویەتی مەکینەیەکی بۆم 6 حەودێمە ئیشیە بەوە هەر بەوە کردویان. یعنی لە هەموو دیەکان نەبوو لە 4-5 دیا مەکینەیەک بوو. ئەیتر معادە لەو مەکینەی لە هەر کوا بووە ئیش و کاری خۆی کردو ئاسان کاری کرد.
ها حاجی السلام علیکم. عليك السلام ورحمة الله. قربانم. يا حال خبر حالتو. خير كيف وضع باشا. قربان ابو ممنون. سلامت يا اخوان. دست خوش به کاکا میگن دست کاکا میگن دست خوش به. دست خوش به اخوان. عزتك يا شا. يا حاجی ما چیان یکم دارن او بو تراکتور ور گران بو دیواو. او قربان گیانو ام دیندی کل خالق خلقی لیکمو. ايه. امجا ام شلاسیانی لیکم بمشار. تا دوایی باشه گورکان تریان به دقیقه به حفارستی وردیانه کم. وچی بوز وسان بونا وصوبه. صوبه معنی اما. خلاص صعب. يا خوابي ويبي. والله راسك قروينه کی زوری پیو. اخو خالق خلقی زوری پیوه. دستانی را سرد چونه. زور لو سردانني بيتر ام دكاهيه سرده بزور بوش وجنا انسان راحت كا بس صوفای داری جینه کتابتی خویه حتى ارى الله سوف تامي كتابتي خويا كتابتي بخاني مسلح ام خانانه كوابم بردو بلوكوش تدرسك لسوتانا ام رغوینانه فرقی هەیە لەگەڵ داری ترا مثلا باشتر ام بسووتێن دارما كاليبتوزا داركي زور چاكه يعني تانم بلم نزيكي بروي كردوتو ارى والله داركي بۆ سووتاندن جا چی پێسام ژارمەتی بوو یاخوا ممنون بخير قوربان حاجی قوربان سلامت يا اخو دست خوش يا اخو کاکەکرم جوتیارێکی گوندی زەمەقی خوارۆجا لە نێو زەویەکەیە خەریکی ئیشکردنە پێم خۆشە بسمەلای کەمێک گفتوگۆ بکەین سەلام عەلەیکوم باشی کاکەکرم تەرسی باشە یاخوا بەخێر ئەحواڵی تۆ هەردوو چاوە لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله الحەمدوللا باش یاخوا باش بێ دەستایی خوا ڕەمەزان خێر و بەرەکەتی زۆر الحەمدە بەڵام ماندووبوونیشی هەیە خوای گەورەی تر زروفەکەیشی وەکو بڵێ جەوەکەیشی کەمی خۆشە الحەمدوللا وەکو بڵێ ئیتر بارە قورسێکی وانیە ئێستا هاتوو چی بکەین مەوە بزان پاقلە و ناشتووە وەڵاهی مامۆستاگیان ئەمە پاقلەم ناشتۆ ئینشاءڵڵا ئیتر وردە ئاوا کەمێک شەخەڵی هەیە باشە ئەبێ وەکو بڵێ دەستبژارێکی بکەم ئیتر پشتیوان بەخوای گەورە بزانین خوای گەورە چیاکا بە قسمەت و ئینشاءڵڵا کەی پاقلە ئەچێنێ کەی پێ ئەگات کەمێک بۆمان باسکەی شێوازی ئاودانی وانی چۆن نییە وەڵاهی ڕاستی من ئەمە دووهەم ساڵمە بیکەم باشە لە مانگی چەنا کۆتایی پێێتێ نازانم بەڵامی تر وەکو بڵێ هەر خۆم زیاتر حەزم بەم ڕسخە هەیە و زۆر خۆشمەوە و وەکو بڵێ ئینسانیش لە ناشتێک کەنانی لێ خوارد وەڵاوە حەزەکە وەکو بڵێ تامەزروێتی وای گەو بەرەکەتداری بکە ئینشاءڵڵا با قوربانە کەی پێ ئەگات بۆی بێنەوە میوانە وەکو عەرزم کردی بەڵێ ئیتر وەکو بڵێ تقریبا نەورۆز مانگی دوای نەورۆز ئینشاءڵڵا بە پێی شێوازەکانە باڵین منتیقەکانە ئێستا ئێرە ئەوەی کە بڵین پێشتر هەرش کە کردویەتی ئەگە خوای گەورە بیکا بە قسمەت و سەرما و سۆڵە بیاڵێ ئەوە زوئیا بەدەستەوە بەڵام ئەگەر وەکو بڵێ زەخمەکەی ژۆکو بڵی لەم کاتا خۆت زانین جەوەکەی کەمێک گۆڕاوە دەمێ سار دەمێ فێنکە ئەسان بانێکە هاتمە ناوی سارد بوو ئاها سێریکە گوڵی کردووە گوڵەکانی ڕەشوە کردووە تێگەی لەبەر سەرماکە سێریکە ئەوە لە ئەوێ هەڵی پێشەوی تر بۆ خۆی سەرماکە نایاڵێ ئەوە ئیتر وەکو بڵێ وەکو ئاودانیش من وەکو خۆم ئەمە تەجروبەی خۆم ئەگەر مەسەن بۆ نمونە ئەوە پاقلە بکەی خوانەی برەکە خوای گەورە بیە لە ئەو سەرۆ ئەمێ بڵین بۆ کاتێکە بڵین بۆ چین و ئەم شتانە ئاوەکە کەمە سەری عیب لەوێ کە ئاوم کردە سەری کەمێ بەلانی کەم و هەفتەیە دوان تاخیریەکە بۆ من ئەگە مەسەن بۆ نمونە فرای نەکەم بە یەک جاگشتی چنم ئاوەکە کەمە سەری تر بۆ خۆی ئەکە ئاوەکەم داتر بۆ خۆی تاخیرە بێ و پشتێکی باش کاکەم چەند جۆری هەیە جۆری باشی هەیە جۆری خراپی هەیە پاقلە وەڵاهی ئارە وڵات جۆری ئێستا لای خۆمان با بڵێن بۆ ئەم مەتەقەی باشە بگونجێ بۆ ئێستا من ئەم بەحسا بەخوامە 1000 پیاوە ئەم تۆوەکەی کیلوی 1000 پیاوە ئەو پیاڵی یوسفی بەڵێ لە خوار هێناومە بەڵێ
ئیتر دوای ئەوەش لای خۆشمان کوردیەکە هەیە تقریبان 5 دنک و 4 دنک و 3 دنکی تیەکە ئەوانش بۆ خۆی هەر بۆ خۆی بازاری هەیە بەڵام بۆ مەسەلە ئەوەی کە بڵین کە ئیسفادی هەبێ ئەمە پاقلەیەکی ئەم چواری ئەوە ئەوەی لای خۆمان کە بڵین قەدیم کراوە ئەوانی وەکو بڵی پاقلەکەی وەکو بە بڕشتە و جوانیشە. خۆت حەز لێ بە تەڕی بە چێژ بەچی حەز لێ پاقلە؟ وەڵاهی من بە ئەنواشیەوە ئەنواشیەوە خۆشە ئەرەوەڵا سوودیشی من لەگەڵ مۆسیمەکانە مۆسیمەکان وەکو بڵێ بەوشی تامی خۆیە بە تەڕی تامی خۆیە بە فەریکەی ئاوا متەکی چاو خۆش بە کاکەکرم یازەتی کێشە دەی بچووکیتانە بە قوربانی تۆم لە خزمەتانە قوربانی تۆم یا خۆسەلا چاوەکەمی ئەزان ئەم ئێوارە لە مزگەوتن هەرۆڵای تۆ میوانی ئەمەی من بچووکی ئەوەکە گەورەی ئەمەی بەڵام سبەی ئێوارە بە قوربانی تۆم دوو سبەی سەلامت بیا خۆ قوربانی تۆ چاوەکەمی دەست چاو خۆش یازەتی کێشە چاوەکەمی فاضل خەریکی ئەم نەماوانەیەوە کەمێک گفتوگوی لەگەڵا بکەین. سلام علیکم. عليك السلام بخير بن. الله رحمة الله. خوا بخير بن. قربان ما خەریکیشی خۆت بە نیش لەگەڵ تا بخير بن يا اخو ستشاو چۆنە؟ خوا بخير بن. حاڵ حواڵ لەگەڵ ڕەمەزانە باشی؟ والله الحمد لله خوا بزياد. یا خوا باش بی. حتما مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی ڕەحمەت و بەرەکەتە. الحمد لله. ئەم ڕەحمەت و بەرەکەتە لە باخ و باخداریشە ئێوە ئیبینن؟ والله ظاهريا تقريبا او زيادة بيودي والروحي بشركه وهي سام اللي وجه كان بيبين جناب زور بيبينه راست جاو كاتي خوي دراوسيك معنا بو بير بو بله رحمتيه برساي لقوتي عفونك درجه دمي ها بيم خوشه برساي لقوتي هو بالرجوع بيت بله تي والله ما مساجان حد وان زمان كرمضان بحد وان زمان كيقرم يرتا خوشم بمقدور زانم جوانا والله مثل بيودي ب إذا ما حزك من حزك خودي خوم حزك رمضان به لا صدقني بيغمار صحابة كان شجمان بيشوا دلخوش بونو هاواري أنا كرمضان زيكا ما وصل والله بيما خوش كم بعض لا باغداري وإيشو كارب كل رمضان شونيا والله أما باسي أما بوكان أما زور قلمي كي خوم أنا باشا زور قلم تريتي بناوي بله لبرو هنا من كاتي شمني حيفم ليه خسار به بله هذا لبرو أو خليكم أي كم كيسو بتمام بصالح كده توزي أمي وأنا فراوان كم ما تجورة تريكا أما تريكا بيرن أوكراني زور كاس بيرلي أوكراني زور كاس بيرلي سوبر هذا تريكا حملة جانبي خواردنكوي خوشة حملة بازارش بزور بازارية ما مو مسألة ما دوانش يعني بربركته والله خاكو شوين دورة بيني بو تري والله مثال جوري وايا ليرة باشنا يعني جوري وايا باش أما بو إيرة زور باش اللي بروا أما بيج ماني حو توابي بيج ماني يش بيج يعني تقريبا بيج بانزي حو توابي اللي بروا زو بيجا إيرة جرمات توابي سبينا كده والله بس يوم بوكي لما نجي بيروزي رمضان كاتي إيش كدنو أنا خشتي كار كدنا قريت أجا جرم بهال إوارانين بروا ساعات دو وانا بيشتر كجرم بو يسابة إذا من جونا بيان يعني الجمل يسا الدوام مشتمل به روجكش توزك وتربيتو والله يا خو سلامت بي سلامت بيم خوش ورده ودبنيو باخكات توزك خصي تريف بكين لا خدمت سلامت بي يا اخو كاك فوزي أما شكل الله وإن شاء الله نيت بيكي بتشي إن شاء الله والله أما بتمام بيكم بميوميك معناه أو الصينية باشا خوم كاتي خوي زوهي أنا وما تقريبا دوتشي سملينا أو كرشي بو يعني نعمل له ولا تعظها تبو والله يسا أو مسيو تشوار بين بلادر كردوها
نەجاحەتی هێناوە ڕەشێکە تقریبا درێژە بەڵێ سینیە لە ئەسڵا ئەڵێن من تاکیدنی بەڵام ئەڵێن سینیە بۆ کەشوای هەڵەبجە باشە ئارەوەڵا باشە خراپ نییە بەرهەمی چۆن بوو ساڵی پار تقریبا تازە پێگە ئەمانێ من تازە پێگە بەرهەمی ئەم ساڵ بێ ینی ماشەڵا ئەمەم ساڵترێن باش بوو الحەمدلله ئەو کرانی و ئەو کەمالی ئەوانە سەری باشمانەیە ئێمە لەخوا بە زیاد بۆم باسکی جاران زەوی و ئەوەتانە کێڵا بە گاج و تۆ ناڕەحەت نەبوو ێسەوە ئەمەمان لە بەردەستای ئەم ئامێرانە هاتووە تراکتۆرە ئەلحەمدلله ئاسانکاریە بەڵێ ئەمە ئەم تراکتۆرە ئەمە ئەتوانین بڵێ مۆدیل کۆنەکەشێتی تا تازەی هەیە ینی خۆش و بە دوایان ناتی هەر بڵات دەستبی سوارە بیت وەکو تراکتۆری تر ئێستا ئەوە بەدە دەقای چێڵێ ئەوە جارانە باید 2 ڕۆژ بە 3 ڕۆژ باتایی بەخاکەناز بوو چێڵا یا گاجوتێک و بێنە یا مەکینە لە ناو شتێنی بچووکە دێوەر ناکاتەوە ئێستا خۆتەم یەکە مەکینە هەیە لە وڵاتی ئێمە بەڵام ئەمە بەدە دەقە ئەوەیە چێڵی بەدە دەقە تۆ بڵێ بە 20 دقە ئەوە چێڵی وتر کوێش ویۆ ئەی چێڵی ئەچتە چواردەوری نەمامەکانەوە ئارەوەڵا جاران ناڕەحەت بوو ئارەوەڵا بە ڕۆژوش بووی تایە و ڕەمەزانەوە زۆر ناڕەحەتتر بوو من ناو باخەکەشی پێکێڵی تەبان ناو باخەکەشی پێ ئارەوەڵا ئەوە بۆ گەنج ئەو بۆ من ڕاست گورێسە دروستیان کردو هەر کەسیشی نایە خۆی هەر زیرەکە ئەنی ئەیکێڵێ جا پێم خۆشە کەمێک باز لەم باخی ئەمەیان کە ئەمەیان قوربانجیان ئێمە منکە زۆربەی عەرزەکەمان هەنارە بەڵێ هەناری کاتی خۆی چوین لە سازان و هەناری ساڵەکانی ئەوە من تقریبا هەردووە ئینتیفاازە کردومە لە 92 کردومە من جا لە وشکە ساڵێکا وشک بوو ئەتر بە خۆی دوایە هەڵیایەوە ئەتر بیر وشتمان بۆکەن کە ئاونەما من لە 92 کردومە هەناری ساڵەخانیە هەمووی ئەجا ئەوەش من ترێشم زۆرە چواردەوری باخەکەم هەمووی ترێ ئەوە بە کەپری سیامەتری ئەوانە ئەو تقریبا ئەو دووەنمەشم تازە کردەوە بە ترێ هەنجیریشمانەیە تقریبا سەوبنێک هەنجیرمان هەیە کەمێک بچمە لای کاکساری خەریکی کێڵانی باخی حوشەکەیەتی کاکساریان سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام ورحمەة الله بەسی باشە قوربانم حاڵە حاڵی تۆ بەسی باشە لەخوا بەزیێ ئەبینەوە دەرکەی لە کامێرەکە وەسی چۆنە لێ بینیمی خەریکی کێڵانی ئەم باخەوتم زانم چێکە لە ساوێ کاتێتی ها وەڵاهی بەحساب کاتێتی من بۆنە ئیش و کارە ئەوە ناکەم ماڵ ڕاستەکەی خەریکی حەلاقیم لە شار دەستیشەمان بە حساب ئۆفم ئیتر ئەمە ئۆفەکەی من حسابمە ڕۆژی ئیسراحەتەکەمە خەریکی کێڵانی باخ و بڕینی ئەمدار و درەختانە ماشەڵڵا زۆر جوانێ خۆی گەورە بەرەکەداری ئینشاءالله وەزت چۆنە لەگەڵ ڕەمەزان و گوند و وەڵا الحەمدولله یاخوا باش بێ خۆشە لەخوا بەزیێ و کاتەکەشی یار خۆشام کاتم ئەوە لە هاوینە الحەمدولله وەبێوی وەسەلامەتی بەسەرماناتی بەڕێ لەم کاتانار چەند سەعاتێکە و ئیشەکەونە ژمانوو نابین السلام عليكم. عليك السلام يا اخويا كبير سلام سوان يا اخويا بي دانشتوي يا اخويا جوكي ما شاء الله خوشه لا والله خوش اخواني بري يا اخويا سلامت بي يا اخويا قال رمضان وزت وانا لا اخويا بزياي باش خير وبركه اخويا بزياي لا اخويا بزياي سلامت بي يا اخويا جناب اللي قلنا زياتر خريكي تشيت
بەخوا هەر دانیشتی لە ماڵ حەزی شێکمان ئەی جاران زۆر لەوانە هیلاک وەڵی جارانی تر هیلاکە بوویت بەستە بەخوای شوێن ڕاستە جاران زیاتر چیتان نەکرد لە وەڵی من خۆم بێژم یەک ساڵ تووتنمان کردەوەتر سەدام تەواوی کرد تەوا ئەرەوەڵە هیچم نەکرۆ بۆ هەریشیمە یارمەتیدان و وەڵی هیچمانی ئەرزمانی ئەم خانە نوێ بوو ڕاستەکەی هیچمان نەکرد ژیانی گول چۆنە بەلاتۆ لە وەڵا خۆشە لەخوا بەزێ ئایبینی ئێرۆ پێ خۆشتریان شار وەڵایرە فێرێرە بووین تااقەتمانێ لە شار ئێرە خۆشترە ئارە وەڵا خوانێ بژی کەمترانی حەزی لەبەری سروشتێکی ئارە وەڵا خوانێ بڕێ خوا لێمان تێک نەدایش ئامیشەڵە باکات نەگرم دەست و چاو خۆش یاخوا بیەوەی بی یاخوا خێر بن سەرم یاخوا خێر الله جوانان السلام عليكم شلونن؟ وەستان چۆنە؟ بناو چییە؟ میرە میرە؟ ئەی تۆ؟ لەرە لەرێ ماشەڵڵا لێ ئانیە ئەی تۆ؟ دیرە دینە؟ ئەی ئافرین ئەوە خەریکی یارین وابزانم ئەمە یاریێکی فکریە زۆر باشە یاری ترەکەن؟ ئەرەوەڵا چی ترەکەن لە کۆڵانە یاری؟ لای تر چاشارکەوتانی شەکەین ماقلە شەکەین چی؟ ماقلە ماقلەت؟ یاری ماڵە ماڵە باجێن باجەنە پێڵن چی لێرە؟ ماقلە ماقلە ئەوە یاوێنە وێنە هێنینە دەرەوەی کێشی ئەی مەکتەبی لێ لێرە؟ بەڵێ تاپۆلی چەندی لێ؟ 6 تۆ حەزەکەی ببی بەچی؟ ڕای مامۆسای وەرزش مامۆسای وەرزەی تۆ؟ دکتۆر ئەی ئافرینەی تۆ؟ حەزەکەی دکتۆر. دکتۆر تۆش؟ دکتۆر ئەی ماشەڵڵا هەموو دکتۆرە ئیشەڵڵا هەمووتانەوە بە دکتۆر ئەی بۆم باسکەی لێرە تاپۆلی چەندی لێ بووتە؟ 6 شەشی لێ دوایە چن بۆ کوێ تەلەبەکان؟ لای تر هەڵەبجە چن بۆ هەڵەبجە سەم کاکەم لە هەڵەبجێ لەوێ ئەخوێنە کاکە و پۆلی چەنە؟ حەوت پۆلی حەوتە؟ بە پازێت وەڕوە؟ بەسیارە چوار 4 نەفەرن چوار نەفەر پێکەوە ڕۆ ئەی ئافرین دیارەکە تام بکەن دەستان خۆش بێ چاکە لێخوا هاي السلام عليكم عليك السلام توسي باشا قربان يا خوا باش بي سلام يا خوا وابزانم چاوەڕێی ماگەکان بێنەوە ئارە وەڵی سەر چاوەڕێی ماگەکانم بیوم بیان بەسم کێ بردوونی سەرەوە وەڵی کوڕەکانم بردوونی ئیسا هەندە ئیشەوە ئایان هێنەوە ئیسام ئاماڵانە لەخوا بەزیایە زۆر چاکن لەخوا بەزیاوێ هاوکاریان هاتیا بۆمان لەخوا بەزیار چۆن بێنیەوە بمش بیان بەسم گوند چۆنە بۆ بابەتی ئاژەڵداری و مانگە ئەوانە فرەوەڵا هەر گوند خۆش هەر خۆشەوە بەخوار خۆش شار حەزلێنی حەزلێ وەڵانە وەڵا حەزم لێنی ئەوترێت گونشینان زۆر جارەتر ئەوە مەڕ و ماڵات و ئاژەڵەکانی بێتەوە لە دوور و دڵی خۆشە بێ پێی وەڵا من خۆم وەمە زۆر بڕۆم بۆ شار نەخۆشم ڕاستەکەی وەڵا بەیانی هەڵەسم و ماگانم دۆشم تر زۆر بێتاقەت بەیانیان ئەی دۆشی بەڵ یەک جاریان دۆشی ئارە وەڵا ڕەمەزانان ئەرکتان قورسنە بۆیان ئیشکردنتان گۆڕیوە لە ڕەمەزانە کەمتر وەڵی تر بۆ پێی مناڵەکانە بەخوا من خۆم نییە ناتوان بیانم بۆ دەرو دەشت مناڵەکانم ئەیبەنی تر من توانای ئەومە نییە هەرتوانم بیان دۆشم و شیر و ماسەکان بێرمەنە گوندی ئێستا و جاران تاموچێژی ماوە جاران چۆن بوو ئێستا بەڵا جاران خۆش و جاران خۆشتر بووە چی هەر لێرە بووی نەوەڵی تر لە شوێنە ترماتەوە بۆ ئیران ئیسا جاران کاکە یەکێ
هەموو ئێوارێ شەوان نەو شەونشینی بوو خزمایەتی وەڵی من ئایسا کەس نایون مەگە نەخۆش بکەوی والله ڕاستەکەی نەخۆش بکەی خوانەخواسە یەکێ تێ بۆ لەوانە نەخۆش نەکەوی کەس نایە بۆ لە ئینشاءڵڵا قەت نەخۆش ناکەوی هەر تەنووسی باشە ئینشاءڵڵا شەوا لێل ئێوە بە قوربان و مە قوربان و ئەمە کچەزاتە کوڕزاتە کوڕزامە بە یاخۆ تەمەەن درێژ بێ ناو چییە ئەمە ناو چییە؟ عسل ئاسە ماشەڵڵا ناوەکەی چانە خۆی عسەلە قسەمان بۆ ناکە عسل وەڵامە قسەی لە نەوێت ئێستا قسە ناکە بۆم باسکەی لێرە خانمان زیاتر بەچیەوە سەرقاڵە بن وەکو باسی کرد جاران لەوانەیە ئەرکیان قورسر بوو ێستا ئاسانکاری ئارە وڵات جاران زۆر کورە حیوانە وردە بۆ نەرکی گران و وەڵا ڕاستەکەی ئێستای وایە بخوا ئێمە و لامە دوو ماڵی تر مانگامانەیە سەکەم بۆ تۆ ئێساکەم بۆ تۆ کە هیچی ناتوانێت گشتی نەخۆشە شەکر و زەختە ئەیچینی هەڵین گشتیانمان داڕزیان وەڵا وایە بەس بە ئاژەڵداری و بە نێو ئەم سروشت و گوندە جوانەیە بیت و بڕۆی سێحەتی باشترە بۆی کە لە ماڵەوە دانیشتوانەی شار من دایمەوە ئەڵێن ئەو ئیشانەیەکەی باشتریێنان ئیوانەیە مایتۆ وەڵا ڕاستە وڵات ئەسیری بەخۆ یاخوا تەندروستی باش بێت سەلامەتی برای قوربان و ئازێتی کێشە چاوەکەمی ئازێتی نیە قوربان و دەست خۆش بێ بە قوربانی تۆم دایان دەست خۆش بێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم
صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. بەڵازان و خۆشەویستانمان دوایەوەی کە ئیفتار و بەربانگمان کردەوە لەگەڵ خزمانی ئازیزی گوندی زەمەخی خوارو پێمان خۆشە لە مەجلیسەتە کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێک قسە و باس بکەین سەبارەت بەم گوندە ئازیزە ئیش و کاریان و کارکردنیان کشت و کاڵ و بابەتانی کە پێوی خەریکە بنەوە لەگەڵشی دامێژووی ئەم گوندە و بابەتی خزمایەتی و دەگەڕێنەوە بۆ زانی جاران و کۆمەڵێ گفتوگۆی بە چێژ دەکەین دەچمە لای میوان ئازیزەکانم کە لە مەجلیسەدا کۆبنەوە و دەست بە گفتوگۆکانمان نەکەین. سەلام عەلەیکوم. دەستان خۆش بێ خۆ قوربانم. دەستان خۆش بێ. زۆر سوپاسان نەکەین لێرە ونیە خۆ دەستان خۆش بێ قوربانم. سەلام دنیا خۆ. مامۆستا گیان پێشەکی بێمە لای بەڕێستان پێمان خۆشە باسی ڕەمەزان و باسی ئەم گوندە ئازیزەمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان ئیمانداران الحەمدوللا ئێمە
ئێستا لەمانێکی مبارەکە ئەژین کەمانی ڕەمەزانی پیرۆزە داواکارین لە خۆی گەورە و میهرەبان بەخێر بیگەڕێ بەسەرمان و بیکا بە مایەی خێر و خۆشی و تەقوا و عیبادەتی زیاتر بۆ ئەوەی سەربەرزی دنیا بین و ڕووسوری بەردیوانی خوایش بین. ئیمانداران الحەمدولله وڵاتی ئێمە بە تایبەتی ئەم دێی ئێمە هەر لە دێر زەمانەوە شکر بۆ خوا ولا نزەکی ئەحەدەن عەلە الله ئیلتیزاماتێکی دینی باشمان بووە و لە ڕەمەزانەکانە و لە باقی مانگەکان و کاتەکانی تریشە زیاتر لە شوێنەکانی تر وە ئەزانم ڕوومان لە دین و مزگەوت و خواناسی و ئەو شتانە بووە بۆیە داواکارین لە خوای گەورە ئیستیقامەمان پێ بدات و هەر لەسەر ئەم نەهج و نەمەتە یارمەتیمان بدا بەم شێوەیە پێچکەینەوە بۆ لای ذاتی ڕەب العالەمین. بەڕێزان ڕەمەزان وەکو مانی نازڵبوونی قورئانە بە هەمان شێوە مانی ئەوەیە ئینسانەکان ڕۆژۆوانەکان بەهۆیەوە تەقوا و عیبادەتیان زیاو ئەبێت ئیمانیان زیاتر ئەبێت بەرەکات و فیوضاتی ڕەب العالەمین لەم مانگە زیاتردا ئەبارێ بەسەر مسڵمانانە هەر بۆیە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم هەمیشە تەئکیدی کردووەتەوە کەوا ئەگەر هات و کەمێکیش لە کاتەکان و مانگەکانی ترا کەم تەرخەمیە ساردیە تەمەڵیەکمان هەبوو لەم مانگا زیاتر خۆمان گورچکەینەوە و هەوڵ بدەین کەوا لە ئاستی ئەوا بین کە ڕەمەزان لێمان ڕازی بێت. جا ژیان هەر ئەڕوات بە تەئکید ئەوەیشی کەوا ئەهلی دین و خواناسی و ڕۆژوو ئەگرێ هەر ئەڕوات ئەوەیشی کە نایگرێت هەر ئەڕوات هەمومان بۆ مەنزڵگا و مەسیر و سەرنجامێکە چینکەوە ئینسان لە پێناوی ئەو مەبەستا خوڵقێنراوە کە وەکو خوای گەورە ئەفەرمێت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جا ئێمەش خۆشبەختانە ئەو ڕێگەمانە گرتووە هەوڵ بدەین بەویستی خوای گەورە و میهرەبان و بە هیمەتی خۆیشمان محاولە بکەین لەسەر ئەو نەهجە بەردەوام بین و لە هەمان کاتە بەڕێزان ئێمە زۆر دەستخۆشی لە ئەم برا بەڕێزانە ئەەکەین و لە دەستگای بەخشین کەوا هەموو ساڵی هەڵەسێ بە ئەم جۆرە بەرنامانە لە لادیەکانی هەرێمی کوردستانە کە ئەم ئیفطار و بەربانکردنەوە بۆ مسلمانان ساز ئەکات کە جێگای دوعای خێرە بۆیان و جێگای دەستخۆشیشە وە کۆکردنەوەیەکی جوان و خۆش و کوردەواریانەیە حەقەت جێگەی ئەوەیەکەوە ئینسان شانازی پێوە بکات و دڵی پێی خۆش بێت بە تایبەتی ئێمە بۆ مەبەستێک کۆ بیونەتەوە خوا و دین و قیامەت و ڕەزامەندی خوا کۆی کردوینەتەوە. جا هەر بۆیە ئێمە هەر ئەوە ئەڵێن ئەوەیان وەبیر ئەخێنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت من فطر صائما كان له مثل أجره من غير أن ينقص من أجر الصائم. هەر کەسێ ڕۆژوەوانێ بەربانگ پێ بکاتەوە بەقەدەر ڕۆژوگرەکە ئەجر و پاداشی هەیە بێ ئەوەی لە ئەجر و پاداشی ڕۆژۆوانەکە کەم بکات. جا ئەمەش کارێکی جوان و پیرۆز و شەرعیە و خوا و پێغەمبەری خوا قبوڵیانە و تەئکیدیان لەسەر کردوێتەوە. ئێمەش بۆیە من دەژێتی خەڵکی ئاوایی بە ناوی ئەوانەوە دوعای خێرم هەیە بۆ هەمووتان دەستخۆشیتان لێ ئەەکەم خوای گەورە موفق و سەرکەوتوتان کات و هەمیشە لەم کارە خەیرانە لە بەرەو پێش بڕۆن و بێتە مایەی زیاتر پابەندبوونی ئێوەیش و ئێمەیش و ئەوانەیش کەوا ئەیبینن بەم دین و ئیلتیزامات و نوێژ و تاعەت و ڕۆژەوە کەوا ئەیگرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆ دەستچاو مامۆستا گیان زەتی کێشام مامۆستا زاگیان بێمە لای جەنابتان پێم خۆشە کەمێک گفتوگۆ بکەین. تۆسی چۆنە باشیت؟ یاخوا بازی سەلامت یاخوا. جەنابە پێم خۆشە باسی ئەم گوندە مێژووی ئەم گوندەوە بە تایبەتی تر ناوەکەی بۆچی ناونراوە زەمەقی خوار و بۆمان باسکەی سوپاس دەکەین. قوربان سەرەتا بەخێر بێن یاخوا سەر و سەر چاومان سوپاسانەکەین سوپاسی ئامادەبوونتانەکەین زەحمەتتان کێشاوە. طبعا خۆش بەساریە. طبعا زەمەقی ئێمە لەسەر ئەساسی ناوەکەی یەک دوو گێڕانەوە هەیە لە ڕاستیە باشە کە یەکیان گێڕانەوەکەی کاک مامۆستا حەکیم مەلا ساڵح کە تا ڕادەیەک ئێمە بە دروستری ئەزانین کە ئەوەیش لەم زەمەقی خوارۆ و لە زەمەقی سەروش کە دوو دێ و نزیکی یەک و جیرانین دوو گردی بچووک هەن کە هەردووکیان بە گێڕانەوەی حەکیم مەلا ساڵح ئەوەیە کە ئاساری کۆنی زامواکانیان تیا دۆزراوەتەوە. زامواکان بەڵێ طبعا زەمەقی بەپێی با بڵێن نووسینەکەی مامۆستا
لە زامواکیەوە هاتووەواتە سەرزەمینی زامواکان بەڵێ ئەمە یەکێک لە گێڕانەوەکان کە ئێمە خۆمان قەنەعەتمان وایە بە حکمی ئەوەی کەم دووگردە هەن هاوشێوە یەکن لە هەردوو زەمەقێکە و هەردووکشان ئاساریان تێدۆزراوەتەوە قەنەعەتمان وایە دروسترە و کاتی خۆشی ئەوانەشی کە گەورەی ئێمە لەم دیە زۆر ئەزانن ئەم دەشتی زەمەقی خوارووە بڵین گوڵی زەمبەقی زۆر بووە بەڵێ یعنی پێچێ لەسەر ئەساسی ئەم گوڵ و جۆری گوڵە زەمبەقی کە هەبووە لە دەشت و دەری ئێمە وتبێتیان ئەمە زەمبەقیە لەوە هات بێت ئەم دوو گێڕانەوە هەیە لە ڕاستیە بۆ ناوی زەمەقی بەڵێ مامۆستا ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوونی خەڵکی کەی وردەوردە دەستی پێکردووە وەڵاهی مەسئلەی نیشتەجێبوون طبعا دیارە بۆ پێی ئاساروشی لەوانە دێر زەمانەوە ناوچەی ئاوەدان بوو بێ ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو دانیشتوانی زەمەقی باشە مێژوویەکی دووری نییە لە ڕاستیە باش بەڵام وەکو سەرزەمینەکە خۆی مێژوویەکی دووری هەیە مادەم ئەم ئاسارانە هەن کەواتە ئاوەدانی هەبوو لە منتیقا ئیتر دقیق تقریبا پێچێت بگەڕێتەوە بۆ 150 ساڵ پێش ئێسا زەمەقی بڵین ئەمەی کە لە زەمەقیە و نەواتی ئەو بەرەبابن ئێمە لە زەمەقیا دانیشتوینتیایە 150 ساڵێک خۆڵایی هەبێت ئەم دیە بەڵام هەمووی دیارە بەپێی ئەوەی کە کاتی خۆی بڵین دەوڵەتی عوسمانی خەڵکی نیشتەجێ کردووە و خەڵکی ئەم شارەزووی خۆمان بەعام خەڵکی کوردستان بەگشتی کۆچەری بوون ئێمەش دیارە بە قرارێک حتمما ئەم خەڵکی دێ لێرە ساکین بوون و هاتوون و دانیشتون ئەسەرەکەی وەکو خەڵکی زەمەقی ئێمە زۆر قوڵ نییە بەڵام حتمما ئاوەدانی و دەلالەتی ئاوەدانی هەبووە لەم دیا و ئەی بینین ئێمە ساڵ بە ساڵ شتە بینی یعنی دلیلی ئاوەدانی عمیقە لەم دیا کە هەبووە پێشتر بڵین تاریخێکی کۆنی هەیە دیارە خۆشە کاکزای لە تەنیشتا ماکەکەی بیتێ زەماوەسەیان تۆ مەگە تەرجمە وەرگێران مامۆکە ئینشاءڵڵا دەستخۆشی لێکن جەنابەت کە لێرەیت لە پێمان خۆشە بزانین چۆنە لێرەیە میوانە یاخودە لەم گوندە ئەژی حالكم شلون يعني شلون جايين للقرية ساكنين من أي وقت كم من الزمن جايين وشلون تصرف وتعامل أهل القرية وياكم صار لنا تقريبا 6 سنوات بالمنطقة 6 سنوات صار لنا بالمنطقة هي تعامل القرية ما شاء الله هو تعامل المنطقة كلها كحلبشة عامة خاصة زمق خوارو ما شاء الله يعني هم قاعدين واحد ما يقدر قدامهم الحضور حتى يمدحهم بس ما شاء الله يعني تعاملهم حيل زين ونشتغل هنا والحمد لله أعمالنا ماشية ووضعنا زين ومرتاحين أكثر مما كنا بمناطقنا والله الحمد لله ما صباح شيء قربان أنت قشت بس بو بينهران يري الله يما فتريك هاتوين تأيرا والحمد لله حال وزمان باش مرتاحين سودين لمشونا وخلقي ديكو بعام خلقي منطقة كيش تعاملوا سكوتيان لقل ما ناشتيكي جوان ومروفاني حقتها أم تبايو بيكو بنت بو چەند گرنگە ینی ئەو ڕێز و خۆشەویستی بینێ لە نێو گون لە نێو هەڵەبجە بوون نەبوو کەسێک کە غەریبە بێلانی لەم شارەیە بۆ هذا التعامل الزين اللي أنتم شفتوه بالمنطقة كم يعني مهم للإنسان ونحن كمسلمين إلى أي درجة مكان التقدير والاحترام. الحمد لله احنا كمسلمين بغض النظر عن القوميات احنا مسلمين والحمد لله تعاملهم كقرية من ناحية الإسلام أو من ناحية العشائر من ناحية التعامل كعشائر أو كإسلام متطابقة والحمد لله الحمد لله وتعاملهم يعني إذا تريد نقيس كنسبة مئوية والله يمكن 100% تعامل زين. سببك چی بوو ئەوە بۆ اینکە دوایش پێ ئەوەوان تۆجارە بە وەرگێڕە با بزانم چی وت پرسیایەتیشی لێ بکەم ئێمە وەکو مسلمان وەکو بڵێ ئەرکێکی شەرعیە کە ئاوا تعاملمان لەگەڵ یەکتریا جوان و باشە و الحەمدوللا خەڵکەکەیش ئەگەر بە ڕێژەی سێری بکەین ڕێژەیەکی زۆر بەسە ئەکاتە ئاستی لە ساڵ الحەمدوللا دەست چاوە خۆش بێ خۆ کەمان بیتەوە دەست چاوە خۆش بێ ئەوسازەگیان پێم خۆشە بێمە لای جەنابەت کەمێک باسی ئەم گوندە و پەیوەندی خزمەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکان وانە چۆنە لەم گوندە بەڵێ بسم الله الحمد لله سەرەتا بە خێراتنتانەکەین بە ناوی خەڵکی دەی زەمەقیەوە زۆر دەستخۆشیتان لێەکەین
کارەکەتان کارێکی پیرۆز و مبارەکە چونکو پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی ئەم کارە ئەفەرمێ هەر کەسێک ئیفتار بۆ کەسێ بکاتەوە لە مانگی ڕەمەزانە ئەجر و پاداشتی ئەو کەسەی هەیە کە ئیفتارەکەی بۆ کاتەوە بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی ئەمی تریش کەم کاتەوە بۆیە ئێوە ئەم ئێوارەیە ئیفتارتان بۆ کۆمەڵێ خەڵکی زۆر کردوێتەوە ئەگەر سیر بکەی ئەجر و پاداشتێکی زۆرتان بەرئەکەوێ ئێوەش و ئەو کەسانەش کە هەڵسا کە دامی ئەم کاریان کردووە دەستخۆشی لە هەردوو لاتانەکەین. بەنسبەتی پرسیارەکەی جەنابتەوە خەڵکی دێ ئەلبەت هەر لە سەرەتاوە کە ئەم دێ ئاوەدان بووێتەوە لە چلەکانە پێش چلەکان هەر هەموو خزم و کەسوکاری یەکن یعنی خزمی دەرەجە یەک و دەرەجە دوو لەبەرەوە سپاس بۆ خوا توانراوە هەر لە سەرەتاوە ئاوێک بڕێژرێت کە هەموو وەکو برا تەعاملیان کردو لە نێوێکە پاڵپشت و پشتیوانی یەکتری بوون لە هەموو خۆشی و ناخۆشیەکە هەموو خەڵک ئەزانێت کە دەیەکە هەر لە سەرەتاوە تا ئێستا هیچ کێشە و مەشاکی لە ڕووی نەداوەتیایە مەگەر یەخەی گرت بێ بۆیە ئەمە سپاسی خوایەوێ و ئەلحەمدولله ئێسش ئەو ڕێچکەیە هەر بەردەوامە و پیاوچاک و پیاوچاکان کە بەردەوام داعم و یارمەتی ئەو مۆزوعایەدەن بۆ ئەوەی کە لە خەت نەترازێ ڕاستە ئەگەر کێشەیەک شتێک بوو بێت ئاجێگە بوو لەگەڵ گوندێکی تر شوێنێکی تر هەر پیا و ماقوڵە لانێ زۆر بەزووی چارەسەریان کردبێ بەڵێ وەڵا الحەمدولله ئێستش لانێ وا بێ لەوانەیە بە حکمی تەعامل بەڵێ نزیکی لە یەکەوە کەم تا زۆر ناسکی بوو بێ بەس نانێڵاوە ناسکی بگاتە حەدێک کە چارە نەکرێت پێش ئەوەی بگاتە ئەوە چارە کراوە و سپاس بۆ خوا لەخوا بەزیابێ جاران ئەگەر بیری بێت مەجلیسی جاران لە ڕەمەزانە یاخود لە کاتەکانی ترا چۆن چۆنی بوو سەردانکردنی یەکتری هەبوو ئاوا کۆبوونەوە و مەجلیسی لەم چەشنانە هەبوو جاران وەڵا جاران گەرم و کورد گورتر بووە تاوەکو ئێستا هەندێک بە حکمی هەندێک وەسائل کاڵ بووەتەوە تۆزێ بەڵام جاران زۆر تند و تۆڵتر بووە بەردەوام بەدەم یەکەوە بوون بە تایبەتی لە بۆنەکانە کە هەمیشە بەدەم یەکەوە بوون لە هەموو خۆشی و ناخۆشیەکە ئێستا ناتوانی قیاسی ئێستا لەگەڵ ئەو کاتا بکەیت وەڵا ڕاستە سەبارە بە ژن و ژنخوازی و ئەوانە چۆن بووە مامۆستاک بۆمان باسکەین ژن و ژنخوازیش بە هەمان شێوە بەڵێ کە وەسائلی تا وەسائلی سەردەم نەهاتوێتە پێشەوە هەر هەموو لە سنوورێکی تەسکی خزمایەتی کراوە بەڵام ئێستا ئەلبەت گۆڕانکاری بەسەرا هاتووە بە حکمی ئەو وەسائلانەی سەردەم کە هاتوونەتە پێشەوە ئەگینا پێشتر ئەو پەڕی زۆر دوور بڕۆشتە بۆ ژن و ژنخوازی ئەو پەڕی یەکەم دەی نزیک ئەو پەڕەکەی ئەگینا هەر هەمووی لە ناو دەکەی خۆتا ڕاستەکەی دەستچاو خۆش مامۆستاگیان ئەزیەتی کێشە کاکە بەشەڵگیان پێم خۆشە بێ مەلای جەنابێت دەستچاو خۆش بێ یاخوا لەگەڵمانە هیلاک بووە میواری یارمەتی هەموو دەستان خۆش بێ یاخوا قوربانم جەنابێت پێم خۆشە سەبارەت بە ئەم گوندەکەم قسەم بۆ بکەی ڕۆژانە بەچیەوە خەریکن خەڵکی ئەم گوندای شوکاریان چۆن چۆنیە بسم الله الرحمن الرحیم سەرەتا زۆر بە خێرهاتنتانەکەم بە تایبەتی ئەو ستافە بەڕێزەی کە لە پشتی کامێرا و زۆر مانوە بن خی گەورە پاداشتان باتەوە ئینشاءالله لەگەڵێەوە ئینشاءالله خی گەورە و ئیفتارەتان بۆ بکات بە بەخیرێکی گەورە بۆ قیامەتتان ئینشاءالله بەرزبوونەوەی پلەی جەنابتان و ئەو خێرخوازێش بکە کردوێتی و ئینشاءالله بێ بە ئەجر بۆ قیامەتیشان بە هی جەنابیشتان وەڵا مامۆستای بەڕێز ئێمە تەمەن لەم دیا وەکو مامۆستای بەڕێز مامۆستا حەسەن ئیشارەتی پێکرد ئێمە هەمومان یعنی لە ئەسڵا خزمێکی زۆر نزیکین و ئەوەشی کە لە ناومانە بۆ کە خزممان نەبووە بەڕاستی یعنی جیاواز لە خۆمان سیرمان نەکردووە
زۆر احترام و ڕێز هەبووە لە بینمانە فەزڵەکەیشی بە دەرەجەی یەکەم هی ئیسلامە. سوپاس بۆخوا پێشەوە چمە دوای جوابی پرسیارەکەی جەناب ئێمە ئەلحەمدوللا وەکو مامۆستا بەڕێزی ئیشارەتی پێکرد ئەم دێ سوپاس بخوا هەر لە مێژووە بەدیەکی ئیسلام و ئیسلام پەروەر ناسراوە. یعنی سەحوەی ئیسلامی لەم دەڤرا لە ساڵەکانی هەشتا و پێش هەشتەکانیشەوە لە نیوەی هەفتاکانە بەڕاستی زۆر دەورێکی چاکی هەبوو بۆ پەروەردەکردنی ئەم جیلەی کە ئێستا جەناب و ناوێنایی زۆر دەوری کاریگەری هەبووە بە تایبەتی کۆمەڵی پیاوی بەڕێز کە پێشتر بەڕاستی زۆر بە گەرموگوڕی لە تەمەنی گەنجیە لەم سەحوەی ئیسلامیانە ئیشیان کردووە و کاریان کردووە بەڕاستی جێدەستیان دیار بووە. بەڕاستی ئێمەش ینی خۆمان بە قەرزاریان نەزانم منێکیان خۆم بە قەرزاریان نەزانم. بۆ پرسیارەکەی جەنابیش و ئێمە ئەم دێ ینی پێشتر ئەو برا گەوران ئەزان مامۆستا حاجی ئەبوبەکر و کاک حەسەن و ئەوان ئەم دێ کارێزی هەبوو ینی کارێزی ئاوی هەبووە دوو جۆگەمان هەبووە جۆگەی مسکێنی و جۆگەی بەرکارێز کە بەڕاستی فەلاحی زۆری لەسەر بووە. ئەم دێ تقریبەن 82 فەلاحی تیا بووە هەمووی مەشغوڵ بووە بە حیوانداری و زەراعەت و ئەلحەمدوللا کەسیشی جا بەداخۆ ئێستا حکوومەتەی کە هات لە باتیەوەی کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری وانە احتیمام پێدا بەداخەوە گۆڕی بە شتێکی خراپتر کە ئێستا ئێمە بەڕاستی زۆرینەی خەڵکی ئێمە بەکاربەرە. ئەم پیاوە بەڕێزانم برا گەورانم ئەزانن ئەم دی ئێمە وابزانم یەک مۆزەفیتیا بۆ یعنی لەو ساڵان وابزانم هەر یەک دانێکیا بووە گەر دوو دانێ هەمووی بە سەربەرزی ژیا و هەمووی خاوەنی داهات و دارایی خۆی بووە و هەر لە سایی کشت و کاڵ و پاش فەزڵی خوا کشت و کاڵ و حیوانداری. یعنی مامۆستای بەڕێز کاک حاجی ئەبوبەکر کوڕی دووەمی مامەلایە ئەزانێ ئەوان مەکینەی تا تەوریان بۆ وەختی خۆی یعنی ئەوەنە لە قەدیم الحەمدوللا ئەم دێهاتە بەرهەمی دەستی زۆر بووە خەریکی کشت و کاڵ بوو وەکو عەرزم کردی هەموو فەلاحی تیا بووە سەردان و خزمەتی لە ئێرە باش لە ئێستا ینی بەم هەموو وەسایلەیە باشتر بووە بەڕاستی باڵغتر بوو بەڵێ ینی بە پێچوین بۆ تەعزیە بۆ بەکراوە بۆ پریس بۆ عەنە بۆ بیاوەڵا هەمووی ئەو خەڵکە بە یعنی بیستی پیا و ئەکەوتنە ڕێ ئەچوون ینی ئەوەنە بڵێن جە و دەرونیان باش بوو ئەوەنە بەدەم خزمەتی و کەسایەتیان بوون بەڕاستی بۆ ئەم دیانەی چواردەور هەمووی بەپێ بەبێ ئەمە یەک کەس بڵێن تەمەڕی بکە یا مەسەرن کەسێک بەلایەوە ناڕە بە قسەی خۆش و هەتا ژنانیش ئەوانیان کردووە. جا بەداخەوە ئێستا لەبەرەوەی وەکو عەرزم کردی کردی کشت و کاڵ لە هەموو کوردستانە حکوومەت بە بارێکی تریا بردووە ئەوە تا ئێمە مەسەرن لەوانەیە بە بەسیطترین بڵێن حساری یا شتێ بکەوێتە سەرمان بە زووترین کات هەوارمان لێڵەسێ جا لەبەرەوەی بەڕاستی ئێمە وەختی خۆی لەم دیا هەمووی بە سەربەرزی خەڵکی کشت و کاڵ بووە و بەرهەمی چاکی هەبووە و ساڵانە داهاتی خۆی و ماڵ و مناڵی دابین کردووە و توانی وشێتی پەیوەندیە کۆمەڵایەتەکان بە خۆی و باشتر جێبەجێ بکە. مامۆستا پێم خۆش ئیشارەت بۆ بکەین پێدوانیە بەشێکی زۆر لەوەی گە گوندەکان جوتیاری تێداکەم بۆ تۆ ئیش بە ئیشی کشت و کاڵ ناکەنەوەیە کە لەلایەن حکوومەتەوە ئاسانکاری نییە بۆ منە جاران ئەکرەمێوارە بۆی باسکردم وتی هەر زەرمی حکوومەتە تراکتۆرە بە خۆڕای وەرەگردا و دەرمان تۆ ینی هەمووی خۆر ئاسانکارێکی زۆر هەبوو بۆ فەلا ئێستا ئەوە کە نەماوە پێدوانێت جوتیار نایەوێت فەلاحەت بکات و ئەوە بێ وەڵاهی دوو هۆکاری هەیە تەمەەن هۆکارێکی ڕسمی ئەوەیەکەوە حکوومەت بۆ جوتیار و کوجاران بڵێن ڕسقەکەی بۆ ساغ نابێتەوە من برا بەڕێزانم ئەزانن ئێمە لەم دیا کە ئەچوین بڵێن وەختی خۆی توتنەکرا بڵێن گڵۆ بە ڕۆژە کرا نۆکە کرا گەنم ئەمانە هەمووی حکوومەت وەرێگرت و بە مودەیەکی زۆر کەم جاری وا بوو یەکسەر هەلێ توتنەکە و تەسلیمە کرد چەکی باقیدایەتی یەکسەر چوو پارەی خۆت و وەرەگرت
ئەمە ئێرە دایری زراعیتە بوو جەمعێکی زراعیتی بووە نازری زراعی هەبوو کەسێکەوە چاودێری کشتتوکاری ئەکرد یعنی هەر لەم دیا ئەم بۆ دووستێ دێک ئەم نازرەی هەبوو ڕزق و ڕۆزیەکەیشیان زۆر بە چاکی بۆ ساغە بووە ئەمە ینی هۆکارێن بەڵام ئێستا بەداخەوە ئەوەنەی خەڵک ڕێزم هەیە نەک بڕین وەڵا هەر کشت و کاڵ بێ ئەهمێت بووە ئێستا ڕێز و حرمەتم هەیە مامۆسای جامیعا وەکو خۆی ڕێزی لێ ناگیرێ مامۆسای مەکتەب وەکو خۆی ڕێزی لێ ناگیرێ ینی لەبەرەوەی ئیشەکەی ئەو هەموو زەحمەتە کێشەیە مەسەلەن ئەو هەموو تەلەبەت مەکتب تەواوەکە و دەرەچێ لە کۆلێژ و لە زانکۆکان دوایە لەبەرەوەی حکومت پلانی ئەوەی نییە دایان مەرزێنێ مەسەلەن جەنابوو لە من باشترە زانیم حکوومەتانەی دەوروبەر ساڵانە چەند ملیار دۆلار شدێنە ناو ئەم وڵاتە ئەگەر حکوومەت بیری لەوە بکردایەتەوە مەسەلەن هەر ساڵی بایی ملیارێ دۆلار و بەرهێنانی بکردایە لە شەریکاتە بە عام لە هەموو شتێک هەموو ساڵی توانی 50-60 کەس تاعین بکە ئەم 50-60 کەسە داهاتی ئەبوو بۆ حکوومەت و بۆ خۆشی و ینی بە چەند ساڵێک ئەیتوانی ئەو 20 میلیارد 30 میلیارد دۆلاری کە دێتە ناو ئەم وڵاتەوە خۆی و بەرهێنانی بکردایە ئەو وەختە ئەیتوانی لە باتی مەسەرەن 400-500 هزار کەس ئەیتوانی چەند ملیۆن کەس موچەخۆر بێت و داهاتێکی زۆریشی هەبێت لەبەرەوە بەڕاستی سەبەبی ئەوەی کەوا ئێستا زۆر مەسەرەن هەم کشت و کاڵ ئەهمێتی خۆی نەماوە هەم وەکو عەرزم کردی ئێستا خەڵک من نەزانم جامیعەی تەواو کردو ڕۆشتووە بۆ بە پێشمەرگە بۆ بە زێرەڤانی بۆ بە ئاسایش بۆ بەچی یعنی ئەگەر وەکووە ئەوە زۆر زوڵمە لە خوێندن ئەکرێت ڕێزم هەیە بۆ مەسەرەن بۆ ئەو کەسانێکەوە بەڵام بەڕاستی قسەکەی من ئەوەیە وەکو پێویست ڕێز ناگیرێ لە هەم ئەو کەسانێکەوە بەرهێنانەکان لە زەراعەت و ئەوانە هەم بۆ ئەو کەسانێک کە ئەخوێنن بۆیە بەڕاستی وڵات ئاوا ژێرخانی ئابووری داتەپیوە و خەڵکیش زۆر گلەیی هەیە دەست و چاو خۆش مامۆستایان ئەزیەتی کێشە بەمە لای ئەم پیاوە بەڕێزانە پێم خۆشە تۆ قسەمان بۆ بکەی مامۆستایان پێمان خۆشە بۆمە باسکی ئەم گوندەش تا چەند قوربانی داوە لە شۆڕشەکان نابوو بێیان لە کیمەبارانی هەڵەبجە ئەم گوندەر ئێوەش یان ڕاگوێزرا بێ ئەم گوندەی ئێوە کەمێک باز لەوەشمان بۆ بکەی بسم الله والصلاة والسلام على رسول الله لڕاستی ئەم گوندەی ئێمەش هەروەکو گوندەکانی تری کوردستان بێبەش نەبووە لەو قوربانی و ناڕەحەتیانی کە هاتووە بە سیرانە ئەم دێش هەر خۆی پێشمەگەی هەبووە لە ڕاستیە ئەو پێشمەگەی کە کاتی خۆی هەوڵیداوە و ماندوو بوو لە پێناوی ئازادی کوردستان و لە پێناوی میلەتە قوربانی داوە لەم گوندەی ئێمەش چەند کەسێکمان هەیە کە شەهید بوون و قوربانیان داوە شەهید بوون ئەم لە کاتی کیمەبارانی هەڵەبجە ئێرەش چۆن بووی ئێمە تقریبا ساڵێک پێش کیمەبارانی هەڵەبجە گۆزرێنەوە بۆ گوندە گۆزراوە بۆ هەڵەبجە ئێران ئینزار کردی لە حکوومەت لادەکانی چۆڵە کرد لادەکانی چۆڵ ئێمە گەڕینەوە بۆ هەڵەبجە چۆڵ کرا بەڵێ دەست و چاو خۆش بێ محسینیان سڵای خوا لێ بێت سڵای خوا لە تۆش یاخوا سەلامت بی پێم خۆشە جەناب باسی ئاژەڵداری و ڕووماڵاتوێنە چۆنە ئەم ناوچەیە ئەم گوندە خەڵکەکەی خەریکی ئەو پیشەیەژە بێت وە شوێنەکە گونجاوە بۆ بەخێوکردنی ڕووماڵات و ئاژەڵ بەڵێ پێشەکی بە خێرات دانەکەم دەستخۆشیشتان لێ یەکەم بۆ ئەم ئیفتارێکە کردانەوە سپاسی دەستگای خێرخوازی بەخشی نیشەکەم سپاسی ئەوەشەکەم ئەوانەی لە کە حزورتانەیە بەنسبەت پرسیارەکەتەوە ئێرە شوێنێکی کشت و کاڵیە زیاتر باشە کاتی خۆی ئەم پێش مەسەل ساڵی هەفتاکان و هەشتاکان ئێرە حیوانی سپیشی تیا بوو و حیوانی ڕەشیشی تیا بووە بەڵام ئەو کاتە هین هەبوو مەرعا هەبوو ئینجاکە دەرەتانێکە بوو بۆ لەوەڕانی حیوانی سپی ئەوانە بەڵام لەم دوایتر کێڵان زۆر بوو زەراعەت توشتیوا زۆر بوو کەم بووە مەسەل ئەو کەسابەتی ئاژەڵداریە ئیتر هەبووە ماڵێک مەسەل 5 سەر وڵاغ 3 سەر وڵاغ ئەوانیان هەبووە ئیتر ئەم دێ وەکو کاگمەشەڵیش ئیشارەتی پێدا نزیکی 70-80 ماڵە بوو
ئیتر ئەوەنە ینی وڵا خوشتی زۆر بوو ئەو کاتە یا گاوانی هەبوو یا نۆرەگایە لەکرا مەڵێ ئێستاژ بەردەوایەت هەیە وەڵا ئێستا هەیە بەس ئێستا کەم بووینە تۆ ماڵەکان تقریبان سیماڵێکی تایە اینجا کە ئەم سیماڵەش هەمووی وڵا خوشتی نییە یان بە کەمی هەیە لەوەچێ ئەم دێ بیسەر وڵاخی تیانە بێ ئێستا ڕاستەکەی دەست و چاو خۆش بێ دەستا خۆش بێ بێ کۆتایی بە بەرنامەکەمان بێنین زۆ زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتانە میهرەبانی و میوان دۆستیەوە لە بیر ناکەین دەستان خۆش بێ خوازێتان کێشا لەگەڵمانە یاخوا دەستان خۆش بێ بەڵێ ئازان و خۆشەویستانمان بەم چەشنە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دێخوان هەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە هەرجارە و گوندێکی ئازیز میوانداریەکەین و بەسەریان دەکەینەوە تا بەرنامەیەکی دیکەمە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت.